ئەم کاتتان باش قسەکردن لەسەر نێوانی ڕۆشنبیر و دەسەڵات زیاتر لە ئەڵلقەی بەرنمەیەک هەڵدەگرێت. ئایا ڕۆشنبیر و سیاست یان ڕۆشنبیر و حیزبایەتی چی هەیە بەیەکیانەوە ببەستێتەوە؟ میوانی ئەم ئەڵلقەی بەرنمەکەی منێکێکە لەو کەسایەتیانەی کە سەرەتا لە ڕخنەی ئەدەبی و دواتر قسەکردن لەسەر ئەدەب و پاشان وەرژێڕانەوە هاتە سەرەوەی کە قسە لەسەر دنیای سیاست بکات، بە تایبەتیش سیاسەتی پارتە کوردیەکان. ئەو خۆی مامۆستای زمانی ئینگلیزی و پاشان سەرپەرشتیاری پەروەردەیی بوو، بەڵام لە ئێستادا زیاتر لەوەی وەک سەرپەرشتیارێکی پەروەردەیی بناسرێت، وەک وەرژێڕێک و نووسەرێک دەناسرێت. وەرژێڕ و نووسەرێک کە لە هەموو بوارەکاندا وەرژێڕان دەکا و بیر و ڕای خۆی بڵاو دەکاتەوە. مامۆستا عاتاقی داغی نووسەر وەرژێڕ بەخێربێت بۆ بەرنامەی راشکاوی. سپاسدانەکەم. مامۆستا با لە نێوانی ڕۆشنبیر و سیاسەتەوە دەست پێ بکەین. بڵێ. ڕۆشنبیر و سیاست شتێک هەیە بەیەکیانەوە ببەستێتەوە؟ بێگومان شتێک هەیە بەیەکیانەوە ببەستێتەوە. ئەگەر بە وردی سەری ئەو دوو چەمکە بکەین پێکەوە، ڕۆشنبیر و سیاست من پێم وایە ڕۆشنبیر یا ڕۆشنبیری چەمکێکی زۆر فراوان و ڕوبەرێکی فراوانە کە دەکرێت سیاست بەمانای ئەوە ناکە وەکو کوردواری پێ دەڵێن سیاستکردن، بەڵکو بەمانە زانستیەکەی کە پێ دەڵێن زانستی سیاسی، ئەویش لە ئەو ڕوبەرە فراوانەی کە ڕوبەری ڕۆشنبیرێکی دەبێتەوە و پێم وایە یەکێکە لەو ڕەگەزانەی، یەکێکە لەو توخمانەی کە لە چوارچێوەی ڕۆشنبیری گشتیدا جێ دەبێتەوە. کەواتە ناکرێت ئەمە باسی سیاست بکەین و ڕووتی بکەینەوە لە بنەما ڕۆشنبیریەکان و پێمان وایە بە شتێک هەیە بە ناوی سیاست یا زانستی سیاسی و پەیوەندی نییە بە ڕۆشنبیریەوە لە دەروی ڕۆشنبیریە. بۆیە دەتوانین بڵێن بڵێ بە ئاشکراوە بە شێوەیەکی زۆر ڕوون سیاست وەکو زانستی سیاسی ئەویش بەشێکە لەو کایە فراوانەی کە پێی دەڵێن کایە ڕۆشنبیری. باشە بۆ ڕۆشنبیرەکانی کوردستان هەمیشە قسە لەسەر سیاست دەکەن، بەڵام خۆیان ئامادە نین ڕاستە خۆ بڕۆنە ناو سیاسەتەوە. بڵێ واقعی کۆمەلگای کوردەواری و کەلتوری کوردی واقعەیەک بۆ کە خۆت دەیزانی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی داگیرکرا و دابەشکراوە کۆمەلگایەکی چەساوە لەبەرەوە سەرجەمی تاکەکانی ئەم کۆمەلگایە پێیان خۆش بوو بێیان نا ئارەزوومەند بنیان نا سیاست دەورەی داون و کاریگەری هەبووە لە سەریانەوە بە ناچاری کەوتونەت ناو دنیای سیاستەوە. بۆ ڕۆشنبیرانیش کە بەپێی هەموو پێوانێک دەبێ ئاسی ڕۆشنبیری و ئاسی هوشیاریان لە تاکە ئاسایەکانی کۆمەلگا زیاتر بێ، بێگومان سیاست زووتر کاریان لێ دەکاوە، زووتر ئەمان هەست بە کێشەکان و بە مەسایلەکان و بە هەموو گرفتەکان دەکەن و ڕەنگە سیاستیش ئەو ڕێگایە بێ، ئەو دەواازەیە بێ کە لێەوە ڕێگایەک بێ بۆ چارەسەرکردنی کێشەکان. ڕۆشنبیرانی کورد دەتوانین بڵێن ڕەنگە من لەگەڵەوەی جەنابەت بە فاواتی یەک نەگرمەوە کە بڵێم سیاستیان نەکردووە، ڕەنگە هەر تەنها باسی بکەن. زۆرێک لە ڕۆشنبیرانی کورد لە مێژووی سیاسی کوردیا هەم سیاستیان کردو هەم دەوری کاریگەریان هەبووە لە سیاست و لە ژیانی حیزبایەتیشە، بەڵام لەگەڵەوەشە نخبەیەکی کە توێژێکی کەش ڕەنگە هەبێت لە پاڵەواندا کە بەردەوام پەیوەست بۆ بەوەی کە سیاست بخوێن تۆکو زانست، سیاست بخوێن تۆکو ڕۆشنبیری خەریک بێ بەکاری زانستی سیاسی و با بڵێن تێگەشتن لە سیاستەوە، بەڵام ئەوەی کە پێی دەڵێن حیزبایەتی ڕەنگە لەیان کرد بێ. ئەینا سیاست و حیزبایەتی ئەمە مەفروضە جیان بکەینەوە لە یەکتری. بەڵام مامۆستا ئەوانەی لە مێژووە کە تۆ باسییانەکەی زۆر ڕۆشنبیریت لە بواری سیاسی ئیشان کردەوە، بەڵام خۆیان شەر حیزبایەتیان کردەوە. بەشێکی زۆریان ڕەنگە پارتی بوو بن، بەشێکی زۆریان ڕەنگە شوعی بوو بن، سەردەمادا بەشێکیان یەکێتی بوو بن. بڵێ بێگومان من بۆ خۆم قەناعاتێکم حەزەکەم و قەناعاتی خۆم بە ڕاشکاوی بڵێم سەبارەت بەوەی کە ئایا ڕۆشنبیر سیاست بکە یان نا ڕۆشنبیر حیزبایەتی بکایاندا. من پێم وایە ڕۆشنبیر دەبێ بەلایانی کەمەوە بزانێت سیاست چێوە، ئاگاداری کە سیاسیەکان بێەوە، ئاگاداری بواری سیاسی و زانستی سیاسی و کێشە سیاسیەکان و چۆنیەتی کاریگەری سیاسی لەسەر ژیانی کۆمەڵایەتی و دیسان لەسەر ژیانی ڕۆشنبیریش بێ بە ئاراستەیەکی کە. لەبەرەوە من پێم وایە زۆرینەی ڕۆشنبیران نەکرد لە کۆمەلگای کوردیا لە جیهانە بەشێکی زۆر سیاست دەکەن و پەیوەندیان هەیە بە سیاست، بەڵام ڕۆشنبیر پێویستە لە کۆمەلگای سیاست بکە، پێویستە سیاست بزانێت، پێویستە بزانێت سیاست چییە و پێویستە لە بواری سیاست بە ئاگا بێەوە بزانێت کێشە سیاسیەکان و مەسەلەی سیاست چییە، بەڵام مەرج نییە سیاست بکە. سیاست بەو معنایی کە کاری حیزبی بێ، چونکە خۆ دەیزانی کاری حیزبی تا ئەندازەیەک بە شێوەیە کە لەگەڵ کاری ڕۆشنبیریە ڕەنگە جۆرە ناکۆچێکی زۆری تێبکەوێ بەڕاستیەکەی. من پێم وایە کاری حیزبایەتی کۆمەڵێ
ئیش و کۆمەڵی بنەمای پێویستە بۆ زۆربەی ڕۆشن بیران ڕەنگە کارێکی قورس بێکە بتوان بەو شێوەیە هەڵس و کەوت بکەن ڕەفتار بکەن و کار بکەن. باشە بەڵام خطابی ڕۆشنبیری ئێستای کوردستان وامان پێ ناڵێ ئێستا خطابی ڕۆشنبیری سیاسەتی بچوو کردوتەوە لە حیزبایەتیە کەواتە ئەگەر ڕۆشنبیر سیاست بکە بێ حیزبایەتی بکە من پێم وایە بەڵێ ئەوە لە ناوەندی ڕۆشنبیری کوردیاوە پێم وایە بەڕاستیەکەیش ئەوە بۆچوونێکی داخراوە ئەو بۆچوونە ئێمە بەشێکی زۆر لە تێڕوانینی حیزبە شمولیەکان و ئەو حیزبانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە کۆمەلگای کوردیشەوە دروست بوون وها بیر دەکەنەوە ئەگەر سیاست کرد دەبێ حیزبایەتی بکەین نەخێر مەرجنیە وها بێ بۆ نمونەی سادت بۆ بێنەوە بۆ نمونە سیاستوان و ڕۆشنبیرێکی سیاسی گەورەی وەکو چۆمسکی مثلا سیاستوان و ڕۆشنبیرێکی گەوری وەکو گراهام فۆڵەر کە هەم توێژەری سیاسی و هەم لە بواری زانستە سیاسیەکانە دەور و کاریگەریان نەک هەر لەسەر دەوروبەرەکی خۆیانێ بەڵکو قسەیان هەیە لەسەر سیاسەتی هەموو دنیا لەسەر کاری سیاسی لە دنیا بەڵام ناتوانین بڵێن ئەوانە هیچ کامیان حیزبین ئەوە لە کۆمەلگای کوردیایە دوو چەمک زۆر خراپ لە کۆمەلگای کوردیا هاتوۆتە ئاراوە کە سیاستت کردمانایەوە تۆ دەبێ حیزبیبی کە تۆ ڕۆشنبیر بوویت و باسی سیاست کرد دەبێت لایەنگری لایەنێکی بەڵام پێم وایە ئەوە پێوانەی کوردیە بۆ ئەو مەسەلانەکە پێم وایە پێوانەیەکی ڕاست و دروست نییە دەکرێت مرۆڤێک لە بواری سیاسیە لە بواری زانستی سیاسیا زۆر قوڵ بێتەوە و زۆر لێکدانەوەی گەورەی هەبێت توێژینەوەی گەورەی هەبێ کاری جدی هەبێ لەسەر ژیانی سیاسی لەسەر کۆمەلگان لەسەر ژیانی حیزبەکان لەسەر پەیوەندی حیزبەکان لەسەر ململانیەکان بەڵام مەرج نییە خۆی حیزبایەتی بکە بەمانایەکی کاگەر ئێمە سیاست و زانستی سیاست وهات تێگەشتین کە بوارێکە وەکو هەر بوارێکی کەلتوری و فەرهەنگی لە ژیانی مرۆڤ و لە ژیانی کۆمەلگاکانە ئەوە پێم وایە ئەو کاتەیە بە شێوەیەک سەیری دەکەین کە هەموو کەس بۆی هەیە قسەی بارەوە بکە خوێندنی بیخوێنێت تێڕوانین و خودبوونەوەی هەبێ لەو بوارەوە توێژینەوەی هەبێ ڕاوبۆچوونی خۆی هەبێ لەسەر و بوارانە بەڵام مەرج نییە کاری سیاست بەو شێوەیە بکە کە کاری حیزبایەتێ بەداخۆ لە کۆمەلگای کوردیا من پێم وایە ئەو دوو چەمکەیە بە شێوەیەک تێکەڵاو کراون کە تۆ سیاست کرد و مهتەم بووی بە سیاست و بایەخت بە سیاستدا لەمان کاتە دەبێت تۆ حیزبیش بی بەڵام من پێم وایە ئەمە بۆچوونێکی نادروستەوە تەنها ئەوە ئێمەی کوردین لەبەر ئەوەی کە ناتوانین پێناسی ئاشکرامان بۆ هەموو چەمکەکان هەبێ مەسلەی سیاست و ئاگاداربوون لە سیاستمان چڕ کردوێتەوە و تەسکمان کردوێتەوە لە چوارچێوەی حیزبیە باشە بەڵام کامیان کۆمەڵگایان بەرەو ئاڕاستەیە بردو کە ئێمە پێناسیکە ڕاست و دروستمان بۆ سیاست نەبێت ئەوە حیزبە کە کۆمەڵگای بەرەو ئەو هەڵەیە بردویان ڕۆشنبیرەکانین کە نەیانتوانێت پێناسیە بۆ سیاست من پێم وایە هەردوو لاکە لە پێشەمەیان من پێم وایە ئەوە کە بێتە ئەستۆی کۆمەلگا ئەگەرچی من جارێکە لە بەرنامەیەک قسەم کردبوو کە کۆمەلگا مەسوولە لەسەروانە و لە یەک دوو سایت بە هەندێک برادەر بە دژی ئەو قسانی مەقسەیان کردبوو کە کۆمەلگا هیچ عیبێکی نییە بەڵکو ئەوە حیزبە کۆمەلگای وا ئیفلیج کردووە و ئەوە خەڵکی ڕۆشنبیرن کە کۆمەلگایان ئیفلیج کردووە من بۆ خۆم وەها سێری واقعیەکە ناکەم پێم وایە کۆمەلگا ئەساسە بنەمایە ڕەسەنە سەرەکیە بە حیزب و بە ڕۆشنبیریشەوە بەرهەمی کۆمەلگان بەڵام ئەو واقعەیە کۆمەلگای کوردەواری تایە هەم ڕۆشنبیری لە جۆری ڕۆشنبیری کوردی بەرهەم دەهێنێ هەم حیزبی لە جۆری حیزبی کوردی بەرهەم دەهێنێ ئەمەژەوە ناکەینە کە ڕۆشنبیر نابێت دەوری هەبێ و حیزب نابێت دەوری هەبێ بە دڵنیاییەوە دەبێت ڕۆشنبیر دەوری کاریگەری خۆی لە کۆمەلگادەوە دەبێت حیزبیش دەوری کاریگەری خۆی هەبێ و کۆمەلگا بە شێوەیەکی دروست ئاراسە بکەن بەڵام بەداخەوە لە کۆمەلگای کوردیدا لەبەر ئەوەی بەڕاستیەکەی ئێمە کۆمەلگایەکی تا ڕادەیەکی زۆر پەرسەندنێکی شێوامان هەبووە شتەکان لە جێگەی خۆیانان نەبوون با بڵێن کۆمەلگایەکی داگیرکرا و دابشکرا و مرۆڤ کە لەم کۆمەلگای ئێمەدا دروست بووە کەسێتێکی تێکشکاوی هەیە تەنان بە کەسێتی ڕۆشنبیری و بە کەسێتی حیزبیشەوە هەموو ئەمە نەوایان کردو بە ڕاستیەکەی هیچ شتێک پێناسی ڕاستەقینەی خۆی بۆ نەکرێ هەموو شتەکان تێکەڵاو بکرێ ئەنجا لە کۆمەلگای کوردیا بەڕاستی بەداخەوە واقعەیەک هاتووەتە کایەوە کە بۆ نمونە لە ژیانی حیزبەوە سێر کە حیزب دەیەوێت بەدیلی هەموو کۆمەلگا بێ هەندێک جار ڕۆشنبیر دەیەوێت بەدیلی حیزب و هەموو کۆمەلگاش بێ کە ئەمەش بەڕاستیەکەی واقعەکە تەنها لە کۆمەلگا دواکەوتەکانی وەکو کۆمەلگای کوردەواریە ئەم شتانە دەبێت هەر چۆن بۆ نمونە ئەگەر سەیری پزیشکەکانی ئێمە بکەین لە قەتعەیەکی گەورەی هەڵواسیەوە نووسیوەتی بۆ نمونە نەشتەرگەری گشتی بۆ نمونە هەناوی گشتی کە ئەمە بەڕاستیەکەی لە هیچ بەشێکی دنیادا ئەم شتانە باوی نەماوە هەموو شتێک بووە بە پسپۆڕی بەداخەوە لە کۆمەلگای کوردەواری هەر چۆن پزیشکی هەتاکو ئێستا بۆ بە پسپۆڕێکی تایبەتمەند هەر چۆن زانستەکان پسپۆڕی تایبەتمەند نین هەم سیاست و حیزبایەتی و بوارەکانی ڕۆشنبیری و ئانەش تایبەتمەندی وەرنەگرتووە ئەوەی کە کەسێک دەیەوێت لە هەموو بوارەکانە خەریک بێ ئەوەی کە عەرب پێ دەڵێن سەبع سەنایع بەڕاستیەکەی من پێم وایە ئەوە پەیوەندی بە باری دواکەوتوی کۆمەلگاوە هەیە بەڵام ڕۆشنبیر لێرە وەکو ئەوەی کە پێویستە دەوری کاریگەری خۆی نەبینێەوە حیزب وەکو ئەوەی کە پێویستە نەیزانێەوە شوێنی خۆی چییە و من پێم وایە هەمووش ئەوە دەگەڕێتەوە پەیوەندی بە بارە ناسروشتی و نائاساییەکەی شێوازی پەرسەندنی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردیەوە هەیە زۆر باشە بە
لێرە هەڵەستەیەکەین تۆ زۆربەی شتەکان نەخێتە ئەسوی کۆمەڵگا بەتەنهانا چونکە من پێم وایە ڕۆشنبیر و حیزب و هەموو ئەوانیکەش بەرهەمی کۆمەلگا بڵێ کەواتە ینی بۆ چەند ساڵە باز لە ڕۆڵی سلبی حیزب بکرێ ئەگەر زۆربەی شتەکان لە ئەسوی کۆمەلگایە بێ ئەبێ خۆی ببەستین بەیەکەوە تۆ ئەگەر من لەو هەوڵانی کە داما هۆڵم تەواضیعانی کە ئەو نووسینانی کردومە لەسەر کۆمەلگا و من هەتا یەک دوو کتێبم کردووە لەسەر پەرسەندی ناسروشتی کۆمەلگای کوردی من بۆ خۆم لەو کەسانم کە پێم وایە کۆمەلگا بەرهەمهێنی ئەو واقعەیە کۆمەلگا بەرهەمی حیزبشە بەرهەمی ڕۆشنبیرە بەرهەمی کۆی تاکەکانە بەڵام ئەمەش ئەوە ناگەێنێ کە بە ئاقارێکی کە حیزب و ڕۆشنبیر نابێت دەوریان هەبێت لەسەر کۆمەلگا نەخێر بە پێچەوانەوە بۆ نمونە ئەگەر حیزب هەموو حیزبێک دروست دەبێت بەرنامێکی فکری خۆی هەیە بڕای بە تێزێکی فکریە ئایدۆلۆژیایکی تایبەتی خۆی هەیە بەرنامە استراتیژی خۆی هەیە ئەگەر ئەم حیزب بەرنامەی خاوەنی بەرنمەیەکی ڕێک و خاوەنی استراتیژێکی دروست بوو بۆ ئەو کاتی کۆمەلگا ڕاستە ئەم لە هەناوی کۆمەلگاوە هاتوتە دەرەوە بەڵام من پێم وایە دەبێت دەوری ڕابەرایەتی بێنێ لە کۆمەلگادا بۆ ئەوی کۆمەلگا بە ئاقارێکی دروست ئاراستە بکات بە تایبەتی کە کاتی حیزب دەگاتە و ئاستەی کە دەسڵات دەگرێتە دەست و دەسەڵاتدارەتی کۆمەلگا دەکاوە کۆمەلگا بەڕێوە دەبا من پێم وایە بە شێوەیەکی جدی بەرپرس دەبێت لە باش و خراپی کۆمەلگا چونکە ئەوە حیزبەکە کۆمەلگا بەڕێوە دەبا بەوەی کە حکومەتی دروست کردو بەوەی کە دامەزراوەکانی بەڕێوەبردننی دروست کردووە ئەگەر حیزب خۆی خاوەنی بەرنمەیەکی دروست و دامەزراوەیەکی دروست بێەوە دامەزراوەیەک بێکە بڕای بەخۆی و بڕای بە کۆمەلگا و ڕای بە ئایندەی کۆمەلگا هەبێ من پێم وایە بە شێوەیەک هەموو ئەو دامەزراوانە دروستەکات و کەسەکانی اختیارەکات و هەڵدەبژێرێ بۆ بەڕێوەبردننی دامەزراوەکانی بەڕێوەبردن کە کەسانێک بن بتوانن بە شێوەیەکیش بکەن کۆمەلگا بەرەو ئایندێکی گەشت ئاراستە بکەن و ئەو کەم و کورتیانی کە لە ڕابردووشەی بووە ئەو نەقسانی کە هەیەی ئەو گەرمۆکێشانی کە هەیەی ئەو کەم و کورتیانی هەیەی دەتوانێت حیزب لە ڕێگای بەڕێوەبردنێکی باشەوە ئەو کەم و کورتیانش بکاتەوە کۆمەلگا بخاتە سەر ڕێگای ڕێنیسانسێکی گەورەی ئەو تۆ کە بەڕاستیەکەی لەو قۆناغی کە تایەتی قۆناغێکی نادروستە بەرەو قۆناغێکی جدیتر و قۆناغێکی پێشکەوتوتر کۆمەلگا با بەڵام کە لە کۆمەلگای کوردیا ئەمە نتوانراوە بکرێ من پێم وایە بەدڵنیاییەوە حیزبی کوردی بەرپرسیارەتێکی گەورەی دەکەوێتە ئەستوە لەوەیدا کە لەو ڕۆکە لە جیاتی ئەوەی کۆمەلگا بە ئاقارێکی باش و بە ئاراستەی ئایندێکی باش بە کۆمەلگای بەرەولادان بردو کۆمەلگای تووشی شەڕی ناوخۆ کردو کۆمەلگای گەندەڵ کردووە تاکەکانی کۆمەلگای فاسید کردووە بەڵام حیزب مەسئولە لە بڕوانەوە پاش تێپەڕینی هەموو ئەزمونانی کە باسێ کرد 20 ساڵ حکومڕانی حیزبی کوردی و شەڕی ناوخۆ زۆر تەجروبەی ترکام کۆمەلگای پێ تێپەڕی زۆر بە کورتی تۆ پێ دوایە لە ئێستا حیزبێک لە گۆڕەپانی سیاسی کوردستانە هەبێ بتوانە کۆمەلگا بۆ ئاڕاست ئەو ڕێنسانسابارێکە تۆ من هەتاکو ئێستا لە واقعی کۆمەلگای کوردیە هەموو ئەو حیزبانی کە هەن نەک لە باشووری کوردستان لە کوردستانی گەورە من پێم وایە هیچ حیزبێک نییە کە بتوانێت ئەو ئەرکەنەتەوەی بگرێتە ئەستۆی خۆی و کۆمەلگا بۆ ئاقارب بە بۆچی لەبەرەوەی حیزبەکانی ئێمە هەتاکو ئێستا بەبێ جیاوازی چند خەریک خاوەنی پرۆژەی ئایندەیی نین هەمویان بۆ ئێستا دەژین هەمویان لە پێناوی بەرژەوەندەکانی ئێستا هەمل بلانێ دەکەن لەبری ئەوەی کە ئاسۆیکی ڕوونیان هەبێ بۆ ئایندی کوردستان و بۆ ئایندی کۆمەلگای کوردی لەبەرەوەی ئەم حیزبانە خاوەنی پرۆژەی ئایندەیی نین بێگومان هیچیان بە هەڵگیری ئەو بەرنامەیە نازانەوە پێم وان نییە هیچیان بەم شێوەی ئێستا و بەم میکانیزمی کە ئێستا کاری پێکەن و بۆ پێکاتی ئێستایانەوە ناتوان کۆمەلگا بۆ ئاغارەدا ببن بەڵکو پێچوانە من پێم وایە هەندێک جار هەندێک عقلێت و هەندێک بۆچوون لەناو کۆمەلگادا هەیە حیزبەکان دەبنە بەربەست و ڕێگریش لە ڕێگەیەوەی ئەو بۆچوون و ئەو تێڕوانینانی کە ڕەنگە کۆمەلگا بە ئاقارێکی باشترا بڕۆن چ لەناو خەڵکی ئاسایی بێت لەناو ڕۆژنبیران هەندێک جار حیزب بەشێکی زۆری کۆمەلگا تووشی غۆبن دەکات ئەوانەی کە توانایە و لە هاتوویەکیان هەیە پراوێزیان دەکات ئەو بۆچوونانی کە بۆچوونی ئایندین هەندێک جار لیان دەدات بۆ ئەوەی کە بەو ئامرازی خۆی پارێزگاری لە بوونی خۆی بکە بۆ ئایندە بێگومان ڕێگا لە پەرسەندنی کۆمەلگا دەگرێت بۆیە من پێم وایە ئەم حیزبانی لە کوردستانە هەن بەبێ جیاوازی لە باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاواشە ئەوەی کە من متابعەم کردوون و بە پێی پەیڕە و بەرنامە و پرۆگرام و شێوازی کارکردنەکانیشان هیچیان لەو ئاسەدانین کە کۆمەلگا بۆ ئاقارە ببن کە ئایندەیەکی نوێی گەشی ئەو تۆی بۆ بنیاد بنێن کە تەجاوزی ئەو قۆناغە بکە کە ئێستا تایەتی وە کۆمەلگا بەرەو ئاراسەیەک بن کە بێ بە کۆمەلگایەک بەڕاستیەکەی کۆمەلگایەکی نمونەی بێ زۆر باش عتاق داغی دەرچوو بەشی زمانی ئینگلیزیە لە زانکۆی مووسڵ بەڵێ ڕاستە بێرە نەچە من ساڵێکی کۆلێژی ئەندازیاری مەدەنیشم خوێن دوایی ئەوە گواسمەوە بۆ کۆلێژی
ئادا بەشی زمانی ئینگلیزی بەشێک لە کەس و کار و برادەرەکان و زۆرێکیش پیانەوە بوو کە من ئیشێکی زۆر گەمژانم کردووە کەسێک کە لە کۆلێژی ئەندازیاری وەربگیرێ یعنی ئەوە گەمژەیە بەڕاستکی بگوازێتەوە بۆ کولێکی خواردتر تاکە کەسێک نەبێ لە سەردەمی خۆی یادی بەخێر مامۆستا عەزیز گەردی کە ئەو 1-2 ساڵ لە پێش من بوو بەشی زمانی فەڕەنسی دەخوێند ئەو تاکە کەس بوو کە دەی و ئەتا تەنازولی نەکردو بەڵکو تەساعودی کردو چونکە ئینگلیزی لەوانی کە بەرزترە. زۆر باشە. تۆ دەرچووی بەشی زمانی ئینگلیزیت زیاتر لە سلێمانی وەکو مامۆستای زمانی ئینگلیزی دەرکەوتی تو ئێستا سەرپەرشاری پەروەردەیت سەرەتای دەستکردن بەکاری نووسینی شەبە ڕخنەی ئەدەبی دەسە پێ کرد بەڵام دوایی تۆش وردە وەکو هەموو ڕۆشنبیرانی ترکە لەو بوارەوە دەست پێەکەن بەرەو سیاسەت هاتی با من جا شتێک عەرزی جەنابەت بکەم من ئەتوانم بڵێم سەردەمی قۆناغی ئامادەی ئەوانەی خۆمت بۆ باس بکەم من لەو قۆناغەش هەتا ڕادێکی زۆر هەر بایەخێکی زۆرم بە سیاست داوە خەریکی ئەتوانم بڵێم بەشی زۆر لە کەلتوری چەپم لەو سەردەمە خوێندەوە بە کاریگاری دەور و بەر و ڕەنگە ئەو کەسانی کە هەندێکی لە من نزیک بوون کەسانی چەپ بوون من ئەو کاتەیە سەرقاڵیەکی زۆرم هەبوو بە خوێندنەوەی ئەتوانم بڵێم بەشێکی زۆری توراسی مارکسیە ڕەنگە زۆرێکم خوێنبێتەوە بە تێگەشتێکی لاوازی و کاتە و خۆتی زانی لەو قۆناغی هەرجەکاریە و لە ئەو سەردەمەشی کە با من ئەو دۆڵم بە تایبەتی لە کۆتایی هەفتاکان و بۆ سەرەتای هەشتاکان ئەو کاتێش هەم کۆمەڵی ڕەنجدەران و یەکێتی نیشتیمانی وەکو بە تایبەتی کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی چەپ لە پاڵەوەشا چەند ڕێکخراوێکیکەی چەپ ئەو کاتێ دروست بوو بوون وەکو کار و کارگەران و ئەوانە من یەکی زۆرم هەبوو لەگەڵ ئەوانە و با بڵێن زیاتر ئەوەی کە دەتوانم بڵێم منی جوڵان بۆ ئەوەی کە بێمە بواری نووسینەوە دەتوانم بڵێم پاڵنەرەکەی ڕەنگە لە پێش هەموو شتێکیکەوە پاڵنەرێکی سیاسی بوو بێ بۆ منە لە تۆی ناشارمەوە بۆ یەکەم ڕۆمان جارێک من ڕۆمانم خوێندەوە ڕۆمانی دایکم خوێندەوە مەسەن خەون بۆ دەبینی کە مەسەلەن چەند خۆشە ئینسان توانێشتی وەها بنووسێ لەبەرەوە دەتوانم بڵێم حتا ئەو پاڵنەرەشی کە ڕەنگە وای کرد بێت لە من کە لە کۆلێژی ئەندازیاری و بۆ زمەوە بۆ زمانی ئینگلیزی بەشێکی پەیوەندی بۆ چوونەوە هەبوو کە پێویستم بۆی زمان فێر بم بۆ ئەوەی هەم بتوانم سیاسەتی پێ بخوێن بۆ هەر لە سەرەتاوە هەم بتوانم فکری پێ بخوێنمەوە من دەتوانم بڵێم ئەگەر نەچوومایەتە کۆلێژی ئادا بەشی زمانی ئینگلیزی ڕەنگە نەگەڕامایەتەوە بەلای ئەدەبا ڕەنگە زیاتر هەر خەریکی سیاست بوومایە بەڵام مەمەستا من پرسیارەکەی من ئەوە بوو هێن تۆ سەرەتا وەکو ڕخنەگریکی ئەدەبی دەرکەوت لە بواری لەو بوارەشا بەڵێ هەتا ئێسەش من قەڵەمێکی دیار بووی بەڵام دوای بەرەو سیاسەت هاتیت بەڵێ خۆی واقعی کۆمەلگای کوردەواری واقعەکە تۆ من پێم وایە ڕخنەی ئەدەبیش سەربارەوەی کە تۆ خەریکە بێتیۆرەکانی ئەدەب و پێویست بە بوارێکی کەی معریفە و معریفێکی فراوان هەیە بەڵام ناتوانانی بەدەر بە ئاگابوون لە مەسایلە فکریەکان و لە تێزەکانی کۆمەڵناسی و لە کۆمەلگا و تەنان لە سیاسەتیش ئەو کارێ بە ئاسانی بکەیت ئەگەر جەنابەت بگەڕێتەوە سێری ئەو نووسینانە بکەیت کە سەرەتا من لە بواری ڕخنەی ئەدەبی نووسیم دەتوانم بڵێم لە ڕوانگەی ڕخنەی کۆمەڵناسی و لەوە دەستی پێ کردووە کە ئەویش بە شێوەیەکی کە جۆرێکە لە دەربڕین لە سیاست لەگەڵ ئەوە با بڵێن هەم لە مەسائلی ئەوەی کۆمەڵناسی و ڕخنەی ئەدەبی و سیاستیش بە شێوەیەکەوان لە کارەکانی من بەردەوام بوون بەڵام کاگەیتە قۆناغی بەڕاستیکەی لەناو کۆمەلگای کوردەواری ململانەکان بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە وردە ململانەکان دەبینی لە ناوخۆی کوردستانە ئاشکرا دەبێ بارودۆخی کۆمەلگای کوردەواری دەبینی بە شێوەیەکە تۆ ڕەنگە هەندێک شت هەستەکەی دەرکی پێ دەکەیت وات لێ بە ناچاری قسەی لەسەر بکەی و پێت خۆشە بە ئاگابی ئەوەش وای کردۆ بەڕاستی کارەکانی من دەتوانم بڵێم لە چوارچێوەیە کاکۆ دەبێتەوە بە ئەوەی کە پەیوەندی بە ڕخنەی ئەدەبی و بە مەسایلی هەندێ لە بواری مێژووی و کۆمەڵناسی و لەگەڵ ئەوەشی کە سیاست بەڵام من هەوڵم داوە سیاست بە شێوە مبتەزەلەکەی دەنووسم بەخەرەوەی کە هەوڵدم زۆرێک لە شکارێکی متەوازیعانی سیاست بکەم پێم وایە لە سەرچاوەدا یەک دەگرنەوە ئەمەش ڕەنگە هەر شێوەیەکی با بڵێن ئەو تۆ بێ کە من پێم وا بڕەنگە دەتوانم لە بواری ڕخنەی ئەدەبی گزارشتێکی تەواو لە هەموو بۆچوونەکانی خۆم بکەم کە پەیوەندیان بە ژیانی کۆمەڵایەتی بە واقعی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردیەوە هەیە بەڵام دوجار ڕەنگە گەشت بمە ئەو واقعی کە تێبگەم ڕەنگە هەندێ مەجای سیاست و فکروانەش هەیە کە پێویست بەوەیە کە بەشتی سەر بەخۆ لە دەروێ ئەدەب بکەیت مامەستا تۆ لەو کاتۆی هاتوتە بواری سیاست و لەسەر سیاست دەنووسی بەڵێ خۆت پێت وایە هەتا چۆن توانیتە لەگەڵ قۆناغەکانی سیاسەتا پێشکەویت ئەوە ڕەنگە بۆ خۆم زۆر قرس بێ بتوانم کە خۆم بڕیار لەوە بدەم ڕەنگە ئەوە کاری خەڵکانی کە بێ بەڵام تاکە شتێکە نەوە ئەمە جۆرێک دڵم پێی خۆشە هەندێک لەو تاربوون منە پێشی 10 ساڵ مەسەلەن ڕەنگە و تارێکم نووسی بێ پێشی 2 ساڵ مەسەن ئەو پێشبینانەی کە کردومە ناڵم لە 100 بەڵام ڕەنگە لە 160 وەها دەرچووە زۆر باشە تا چۆن لاینگریت کردەوە
لایەنگری بۆ حیزب با من شتێکت بۆ بجارمەوە وەکو سەرەتا پێم وتی من مێلداریی زۆرم لەگەڵ چەپەکان هەبوو بەڵام هەرگیز نەمتوانی ئەندام بم لەگەڵ چەپەکان لە دوای ئەوەش مەسەرەن من لێت ناشارمەوە لە سەرەتاکانی ڕاپەڕین و بە حکومیەوەی کە من لە ڕوبەرە دەژیانوانەوە برادەرەکانی من بەشی زۆری هەموو ئەو هاوڕێیانی کە هەم بوون هەندێکی هەمووی لە ناو یەکێتی نیشتیمانی هابوو با ئەوەش پێ بڵێم من مەسەلەن بۆ ماوەیەکی تا ڕادێک دوور و درێژ کە حیزبیش نەبووم ئەندامی یەکێتی نیشتیمانیش نەبووم لەگەڵ کۆمەڵێک لە کادرەکانی یەکێتی نیشتیمانی وەکو ئەوان مەسەلەن لە ناو زانکۆی راوم و زیندانی کراوم لەبەرەوە ئەوە شتێکی واقعیە لەبەری برادەرەکانم لەوێ بوون و من لە سەرەتاوە تاکو ئێستاش هەر ئەو بۆ چوونەمە بوو کە ئێمە پێویستمان بە تعدودیت هەیە لە کوردستانەوە من وەکەوەی کاری حیزبایەتیم نەکردو بەڵام مەسن لەسەر تاکە مێلگیرێکی ئەومە بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ نمونە لە سەرەتاوە بۆ ماوەی چەند ساڵێکیش بۆ نمونە لە کوردستانی نوێژ ئیشم کردووە شانازیش دەکەم بۆ قۆناغەوە بەڵام هەرگیز نەمتوانیوە حیزبی بم. بەڵێ زۆر باشە. هەتا قەرەدەغیەکە کە لەوانەیە کە ئێستا بە تایبەتی لەم قۆناغەیە تۆ زۆر لەسەر مەسەلەی دەوڵەتی کوردیە نووسیت. بەڵێ پێ وایە کاتی ئەوەیە کە کورد دەوڵەتی خۆی ڕابگەێنێ. ئەگەر جەنابەت سەیری نووسینەکانی من بکەی من لەسەر دوو ئاسباسی دەوڵەتی کوردیم کردو یەکەمە لەسەر ئەو ئاستی کە پەیوەندی بە پەرەسەندنی کۆمەڵاتی وایە دوم لەسەر ئەو ئاستی کە سیاسەتی کوردی و سەرکردایەتی سیاسەتی کوردی چی دەکەن ئەوەی دەیکەن لە پێناوی دروستکردنی دەوڵەتی کوردیدایە یان شتێکیکە زۆر باشە. ئەمە پرسیارەکەی من ئەوەیە ئەتا قەرەداغی تا چەند ئینتیمایی بۆ کوردستان هەیە؟ بەڵێ من هەر مواڵنێکی کورد من وەک هاوڵاتیەکی ئەم نیشتیمانە پێم وایە هەست دەکەم کە ناتوانم بەبێ کورد و بەبێ کوردستان نازم ئەوە شتێکی ڕاستەیان ڕاست نییە هەستەکەم ئەوە بەشێکە لە بوونی من و ناتوانم لێجا بمەوە و پێم وایە بۆ ئێمەش بۆ من وەکو تاجێک ئەگەر ڕوتم بکەیتەوە لە شوناسی نەتەوەی و شوناسی نیشتیمانیەکەم هیچم نامێنێتەوە. زۆر باشە. تۆ لە نامەیەکە کە کاتی خۆی بۆ هاوڕێکی خۆتە ناردۆ لە ئەوروپا بڵێ لە دێڕێکی ئەڵی بە دەق ئەڵی هیچ بە کوردستانەوە نابەستێتەوە تەنها بنی پێڵاوەکانم نەبێت. ئەنج ئەوە ئەو نامەیە خۆی خراپ بەڕاستێکی لێک دراتەوە ئەوە دیڕەشی ینی تۆ بڵێ ئەگەر تۆ نتوانانی بەبێ کورد و کوردستان بژیت ئەمە ئەو پەڕی بە ئینتیمایی نییە بۆ وڵات نەخێرە ئەوە خۆی ئەوە بکەم ئەو نامەیە تەبعاً ئەو دیێڕەشیعرە لە ناو نەسێکی دوور و درێژ دەرهێنراوە اینجا ئەوە ئێمە لە زمان ڕستەی مەرجی وەڵامی مەرجمان هەیە ئەگەر کوردستان وا بڕوا ئەوە حەزەکەم زانی ئەوە هینی سەرەتای شەڕی ناوخۆوانێ لە بێزارێکە ئەگەر شەڕی ناوخۆ وا بەردەوام بێ ئەگەر ئەم شەڕە هەموو گەنجەکانی ئێمە بەهاڕێ ئەگەر هەموو ئومێدەکانی داهاتوومان بەهاڕێ ئەگەر هیچ شتێک بۆ ئێمە نەمێنێتەوە ئەگەر ببین بەرچاوی خۆمانەوە لەو شەڕە ناهەمواری کە لە نێوان یەکێتی و پارتیایە سوکایەتی بە کەرامەتی ئینسانی کورد دەکرێت سوکایەتی بە کوردستان دەکرێت ئەو کاتێت تەنها پێڵاوەکان نەبوو کە بەم خاکەمان بۆسێتەوە هیچ ئینتیمایەک نامێنێ ئەگەر ئەو شەڕە بەردەوام بێ ڕەنگە پێڵاوەکانیش لە خاک ببڕێ ئیتر بکەوینە بۆشاییەوە. باشە خۆت دەرگای شەڕی ناوخۆ کردەوە. بەڵێ ئەمە لە ئاتاقەرەداغی بپرسەمەوە و ڕۆشنبیرێک بە کورتی ئەتوانی پێم بڵێیت بە بڕۆی تۆ وەکو ڕۆشنبیرێکانی بەڵێ هۆکارەکانی ئەو شەڕی ناوخۆیە کە دروست بوو بەڵێ هۆکارە سەرەتایەکانی بە کورتی چی بووە تۆ پێت وایە کێ تاوانبار بوو لە دەستپێکی ئەو شەڕ؟ ئەگەر جەنابەت من کاتی خۆی یەک توێژینەوەی دوور و درێژم نووسیوە بنەما مێژوویەکانی ململانی نێوان یەکێتی و پارتی کە بوون بەهۆی شەڕی ناوخۆ تەبەن شەڕی ناوخۆی کە لە ساڵی 92 ڕوویدا من پێم وایە ئەوە تاواکەری شەڕێکی ناوخۆی دوور و درێژترە کە زۆر لە پێشتر دەستی پێکردو ئەو شەڕە ناوخۆیی کە لە ساڵی لە دوای دەستپێکردنی شۆڕشی ئەیلول کە لە نێوان مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بەرزانیدا ڕوویداوە ئەو شەڕی کە شەڕی نێوان بەڕاستیەکەی دەتوانم بڵێم مەکتەبی سیاسی بە سەرکردایەتی مامۆستا برای مەحمەد بە سەرکردایەتی بەرزانی هۆکاری زۆر هەیە ئەمان پێیان وا بوو کە بەرزانی هیچ حسابێک بۆ مەکتەبی سیاسی ناکە بەرزانیش پێی وا بوو کە ئەمانە بەدەستی دەرەوە ئەم شەڕێ دەکەن و پێم وایە هەم هۆکاری ناوخۆ هەم هۆکاری دەرەکیش لە یەکەمین درزبردن لە ناو بزوتنەوەی نەتەوایەتی کورد لە ساڵی 64 دەستی پێکردووە کە ئێران دەستی هەبووە لەوە ئیسا پەژمان کە یەکێکە لەوانی دەوری کاریگەری هەبووە
بەرزانی کە باش گوێی نەگرتووە لە ئەم نخبە خوێنەواری کە لە دەور و پشتیانە من پێم وایە هەموو ئەوانە بەرپرسن لە ڕوودانی یەکەم شەڕوە درێژە کێشانی ئەو شەڕەیە درێژەی کێشاوە من پێم وایە تەواو نەبووە لە قۆناغ بە قۆناغ سەری هەڵداوەتەوە ئەوەی ئەگەر جەنابەت مەبەست ئەوەش بێکە لە دوای ڕاپەڕین ئەو شەڕێکە لە نێوان یەکێتی و پارتی سەری هەڵدا من پێم وایە بەشێکی پەیوەندی بە و باگراوندە مێژوویەوە هەیە ئەمە یەکەم بەشی دووەمیشی پەیوەندی بە ملمەنانەوە هەیە لەسەر دەسەڵات کە بێگومان یەکێتی دەویست هەموو کوردستانی خۆی بێ بە هەمان شێوە پارێش دەویست هەموو کوردستانی خۆی بێ پێیان وابوو کە هەرێکە دەتوانێت ئەویکیان قوت بدا من پێم وایە ئەوەش بەڕاستیەکەی بۆچوونێکی تەستی نێوان ئەم دوولایە نەبوو و پێشم وایە بەڕاستیەکەی هەردوو لە بە ئەندازەی یەک بەرپرسن لە ئەو شەڕی ڕوویدا و حتاکو ئێسش بەشێکی زۆری ئەو کێشانەی لە کوردستانە دەرئەنجامی ئەو شەڕە ناوخۆیە بە تایبەتی شەڕەکانی پێشەوە چۆنێک بوو بێ ئەوە تەواو بوو بەڵام ئەو شەڕێکە لە ساڵی 94 و ناماوەی 5-6 ساڵ درێژەی کێشا بە بەردەوامی و حتاکو ئێسش ئاسەوارەکانی تەواو نەبووە من چەند جارێ نووسیمە ئەپلەی یەکەم مامجلال و کاک مەسعود مەسئولی یەکەمن لەو شەڕەیە بەدوای ئەوە مەکتەبی سیاسیەکانیان و بەدوای ئەوە هەردوو حیزبەکان بەڵام مەسئولی یەکەم ئەو دوو سەرکردە بەڕێزن چونکە هەتاکو ئێسش نەیانتوانی کەسێک لەسەر سەرهەڵدان و لەسەر دروستکردنی ئەو شەڕە ناوخۆیە ترسناکە محاسبە بکات ڕاستە مەسەلەن شتێکت بیرەکەمەوە کاک مەسعود کە جارێک هاتە سلێمانی بۆ یەکەم جار وابزان لە بەردەمی خەڵکا لە پاڵازوتی بێگوناهترین کەس من و مامجلالین من وابزان هەفتەی دوایەوە لە هەوڵاتی و تارێک نووسیوە ئەڵێم پێم وانە ئەو دوو بەرزە بێگوناهترین من پێم وایە هەتاکو ئێسش ئەوان مەسئولی هەرە سەرەکی لە شەڕی ناوخۆ دەستخۆش زۆر باشە ئەو بۆ سوونی تۆ بۆ بەرامبەر شەڕی ناوخۆ منەمەوێت بۆ سوونێکی خۆتی بیر بخەمەوە بەڵێ لە ناوەڕاستی ساڵی 90ەکان تۆ لە بابەتێکی دوور و درێژەکە لە گۆڤارێکە بڵاوە کردەوانە ئەڵەیت ئەم شەڕی کە ئێستا لە نێوانی چێتی و پارتیایە ئەمە تەمان ناوەڕاستی 90ەکان باسەکەم 95 بڵاو بڵێ ئەڵەی درێژکراوەی سڕاعی نێوان هەردوو طریقەتی قادریە بەڵام حەزەکەم وەڵامەکە تەڵبی بۆ دایم ناوبڕ زۆر باش نابڕێکی کورتۆ گەڕێن وڵاتە